الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا رحم بدايك وباوكمان بكا، خوايا لقناها كانيان ببورا، خوايا ببهشتي برين شاديان كا، يا ربي خوايا بمان جيرا لو كساني چاكا كارن لغليان دا، خوايا اوي گوێی لە دەنگمانە و دایک و باوکەکانمان لە بەهەشدا لە خزمەت ڕەسوول الله صلی الله عليه وسلم کۆکەرەوە. خوايا بەڕەحم و بەزەی خۆت ڕەحم بەسەرمانە ببارێنە، خوايا نوێژ و تاعەت و ڕۆژوو و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە. عەزیزانم، ئیسلام تاکە بەرنامەیەکە کە مافەکانی زۆر بەوردی دیاری کردبێ. مافی دایک و باوک یەکێکە لەو مافە هەرە گەورانەی کە پێویستە هەر یەکێک لە ئێمە زۆر بەوردی ئاگاداری بێ و جێبەجێ بکە لە حەیاتی خۆیە. ئاخر دایکێک 9 مانگ ئەم ڕۆڵەی خۆی هەڵگرێ بە سک ناڕەحەت ببێ پێوەی، ئەبێ تۆ چۆن وەفایەکی بدەیتەوە کە زانایان ئەفەرمون ناڕەحەتترین جۆری گیان لەبەرێک کە کاتێک سکپڕ ئەبێت و منداڵی ئەبێ بریتێ لە ئینسان، یانە بیرکەرەوە باوکێک لەوە ئەچێ کرێکار بێ 20,000 دینار پارەکەی بێ قوتوویەکی شیر بۆ تۆ بکڕێ بە 12,000 دینار. ئەمە ئەو پەڕی وەفای باوکێکە بەرامبەر بە ڕۆڵەکەی. بزانە لە سەردەمی عەبدوڵڵای کوڕی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، پیاوێک دایکی خۆی گرتبوو بە کۆڵەوە و تەوافی پێکرد، ئەی گێڕە کاتێک کەوا بە چواردەوری کەعبە ئەی سۆڕاندەوە عەبدوڵڵای کوڕی عومەری بینی، ئەی عەبدوڵڵا مافی دایکم ئەو ئەرکەی کە لەسەر شانمە بەرامبەر بە دایکم جێبەجێم کردووە؟ عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی نەخێر، هێشتا مافی ئەوەت نەداوەتەوە کە پێچێک ناڕەحەتیەک کە بەسکی دایکتا دێ. ئیسلام زۆر ئیحتیمامی بە دایک و باوکەکان داوە. ڕەب العالەمین لە دوای ئەوەی ئەمرەکات بەوەی کە بەندایەتی ئەو بکرێ باسی چاکەکاری لەگەڵ دایک و باوکە ئەکا مەهماکان کافر و بێدینیش بن، تەنانەت ئەگەر داعیش بن بۆ کوفر وئین جاهەداکە عەلا ئەن توشریکە بی، مجاهدەیان لەگەڵ تۆیا کرد بۆ ئەوەی بتبن بۆ خراپە، ئینجا تۆ لەگەڵیانە هێشتا چاک بن. دڵسۆزی دایک و باوکەکان لە ئەندازەیەکە تەسەور ناکرێ. ئەوەی کە بۆ تۆ بە منداڵی دەست ئەدا بۆ پادشایەکیش دەست نادا، کاتێک کە ئەگریەی دایک و باوکێک بەهاناتەوە یان ڕائەکەن خەویان لێ ئەزڕێ، کاتێک کە تۆ ناڕەحەت ئەبی، کاتێک کە منداڵ پیسایی ئەکا تەنانەت دایکێک پیسایەکانی بۆ ئەشوات بەو پەڕی خۆشیەوە بەو پەڕی جوانیەوە کاتێکەوە لەگەڵ ئەم مناڵەی خۆیان هەڵس و کەوتەکە و تەسەڕوفەکە کە ئەمە بۆ هیچ پادشایەک بە پارە و سەروەت و سامانیش دەست نادا. جا بزانە ئەوەندە دایک و باوکەکان دڵسۆزن، ئەوەندە سۆزیان هەیە کە ئەگەر لاشەی خۆیان دابنێن لەسەر تۆ هێشتا بەلایانەوە کەمە. دیقەت بدە لەم بەسەر هاتەکە بۆت ئەگێڕمەوە کە ئەفەرمێ منداڵێک لە مەکتەبە دایکی کوێر بوو، لە هەمان مەکتەبە ئیشی ئەکرد، کارمەندێکی ئەو مەکتەب و چاوێکی نەبوو. ئەم منداڵە زۆری پێ ناخۆش بوو کاتێکەوە مناڵەکانی ڕەفیقی بزانن کە دایکی ئەمە ئەوەی کە چاوێکی نییە کوێرەکەیە، ئافرەتە کوێرەکەی کە خزمەتی مەکتەبەکە پێی ناخۆش بوو. وردە وردە منداڵ گەورە بوو، هەموو جارێ ئەمەی لە ڕەفیقەکانی ئەشاردەوە کە ئەمە دایکی بێ. ڕۆژێک کە ئەم منداڵە فامی کردبووە و گەورە بوو هات لە مەکتەبە، دایکی هات لە ناو پۆلەکەیە پرسیاری بۆ کرد، ئەرێ کوڕی من چۆنە؟ وتیان کوڕی تۆ کێیە؟ وتی کوڕی من ئەمەیە. ئەویش زۆر تووڕە بوو، زۆری پێ ناخۆش بوو، قیڕانی بەسەر دایکە نامەوێت جارێکتر هەواڵی من پرسی بۆ هاتی. ئەو جارە دایکی بەجێهێشت. جارێکی تر دایکی ئیتر زۆر بە توندی لەگەڵ ئەم کوڕە زۆر بە توندی لەگەڵ دایکی ئەجوڵاوە. زەمن بەسەر چوو لە کولەیەکی بەغدا ئەم کوڕە وەرگیرا و ڕۆیشت. ئیتر کە ڕۆیش نەهاتەوە بۆ لای دایکی، لەبەر ئەوەی زۆر پێی ناڕەحەت بوو کە بڵێن دایکی کوێرە، بوو بە عوقدەیەک لە نەفسیە لە دڵیە. ڕۆیشت. کاتێک کە ڕۆشت دوای زەمانێکی زۆر کولەی تەواو کرد و خێزانی گواستەوە و ماڵێکی پێکەوە ناو، خوا 2 مناڵی پێ عەتا کرد، هێشتا دایکی نەبینی بوو. سەیری ئەو دڵڕەخەکەن، 2 منداڵ خوا پێ عەتا کردبوو. ڕۆژێک سەیری کرد
لەبەر دەرگای ماڵەکەیاندا مناڵەکانی هاوارێکیان کرد کاتێ هاتە دەرەوە سەیری کرد دایکێتی زۆر پیر بووە بە چاوێکی کوێرەوە هاتووە دیاری بۆ مناڵەکانی هێناوە زۆر تووڕە بوو قیژانی بەسەر دایکە بۆچی هاتووی بۆچی ئەتەوێ مناڵەکانم بترسێنی دایکی ئەم جارش بە ناومێدی گەڕایەوە دوای زەمانێک قەرار درا ئەو قوتابخانەی تەڵەبە نمونەیەکانی کە دەرچوون یەکەیەکە تعویز وەرگرن و پاداش وەربگرنەوە لەم کاتەیە ئەمیش ڕۆیشت بۆ ئەو شوێنەی بۆ ئەو ماڵەی بۆ ئەو شوێنە ئەو گەڕەکە کۆنەی کە ئەم تایە ئەژیا بۆ قوتابخانەکەی خۆی کاتێکەوە ئاهەنگەکەیان تەواو بوو وتی با سەرێک لە ماڵە کۆنەکەمان بدەم بزانم ئاسەوارێ شتێکی دایکم ماوە نەک بۆ ئەوەی سۆزی بەرامبەر بە دایکی بجوڵێ بەڵکو جانیبێکی مادی پاڵی پێوەنا کاتێکەوە ڕۆشت ئەهلی گەڕک زۆر بەخێر هاتنیان کرد ڕەفیقە کۆنەکانی مناڵەکان هەموو گەورە بوون پیاو بوون هەر لەو گەڕەکە مابوونەوە وردە وردە بەخێر هاتنێکی گەرمیان کرد و ئەویش چۆ ناو ماڵەکەەوە سێری کرد دایکی تیان نییە پرسیاری کرد وتیان ببوورە دایکت وەفاتی کردووە زەمانێکە وەفاتی کردو ئەمما نامەیەکی بۆ تۆ بەجێ هێشتووە ئەویش نامەکەی هێنا کردیەوە دەستی کرد بە خوێندنەوە سەیری کرد نووسراوە کوڕی عەزیزم ڕۆڵەی شیرینم بزانە کاتێک کە ئەم نامەیەت بۆ ئەنووسم و ئەمرم کردووە بە کەسێک کە ئەم نامەیەت بۆ بنووسێ من لەسەر جێگا کەوتوم و خەریکە گیان ئەدەم بەڵام کوڕم بزانە کاتێکەوە لە قوتابخانە هاتم بۆ ئەوەی پرسیارت بۆ بکەم دڵسۆزی پاڵی پێوە نام والله کوڕم بۆ ئەوە نەهاتم عەزیەتت بدەم نەمزانی تۆ تەریقە بیتەوە ئەگەر قەد نەئەهاتم نەم ئەهێش دڵت عادز ببێ کوڕی شیرینم بزانە جاری دووهەم کە هاتم زۆر گەڕام بە دوای ماڵتانە زۆر پرسیارم کرد تا ئەخیرەن ماڵتم دۆزیەوە والله بۆ ئەوە نەهاتبووم کە مناڵەکانی تۆ بترسێنم نا بۆ ئەوە هاتبووم نەوەکانی خۆم وەچەکانی خۆم بە سۆزەوە ببینم دیاریم بۆ هێنابوون کوڕم بەڵام نهێنیەک هەیە کوڕم ئەمەوێ بۆت بدرکێنم بزانە کە بۆ چاوی من کوێر بوو کوڕی شیرینم تۆ منداڵ بووی کاتێکەوە لەگەڵ باوکدا لە حادیسەیەکی سیارە باوکت وەفاتی کرد و تۆش چاوێکت لە دەستدا دکتۆرەکان کۆبوونەوە وتیان ئەبێ ئەم مناڵە یا کوێر بێ یا ئەی دایک ئەبێ تۆ چاوێکی خۆی پێ ببەخشی ئامادە بووم من بە چاوێکەوە بژیم بەس تۆ بە یەک چاو نەژی کوڕم ئەو چاوەی کە من نەمما کوێر بووم لە پێناوی تۆیا بوو دەی کوڕم ئێستا لە حەقائق تێبگە ئەڵێ کوڕەکە پەشیمانی زۆر دەربڕی زۆر گریا ئەمما چارەیەکی نەما لە حەیاتە زۆر خراپە کار بۆ بەرامبەر بە دایک و باوکی جا بزانە هەر یەکێک لە ئێمەش ئەبێ زۆر وریایانە لەگەڵ دایک و باوکمانە تەعاملکەین رب العالمین ئەفەرمێ ولا تقل لهما أف ولا تنهرهما لە دنیادا ئاگال لێبێ نەڵێ ئۆف تەنانەت ئۆفێک چییە نەیکەی ئۆفێک نەکەی ابن عباس ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کە کاتێ خوا ئەفەرمێ ئۆفێک نەکەی بەرامبەریان عەزیەتیان نەدەی گەورەترین شتیش بەرامبەریان یان قسەیەکی غەڵەت بە هیچ شێوازێک بەرامبەریان نەکەی بێتاقەت مەبە ئەو پیرانە زۆر کات قسە دووبارە ئەکەنەوە تۆ بێتاقەت نەبی ئەڵێ جارێک باوکێک لەگەڵ کوڕەکەیە دانیشت بوو لەبەر هەیوانەکەیانەوە قەلە ڕەشێک بەسەر دارەکەیانەوە نیشتەوە وتی کوڕم ئەمە چییە وتی ئەوە قەلە ڕەشە باوکە دوای تۆزێکی تر وتی کوڕم ئەمە چییە وتی قەلە ڕەشە ئێستا پێم نەوتی سێهەم جار وتی کوڕم ئەمە چییە ئەمە تۆ کە ئەیبینی وتی ئەی ئێستا نەمود ئەوە قەلە ڕەشە تۆ تێناگەی جاری چوارەم وتی ڕۆڵە ئەمە چییە کوڕەکە قەیژانی بەسەریە هاواری کرد وتی ئەی چەند جار دووبارەم نەکردەوە ئەمە قەلە ڕەشە تۆ نایبینی نازانی نافامی سووکێ باوکەکەش هەستا دەفتەرنامەکەی خۆی یاداشنامەکەی خۆی هێنا پیشانیدا کوڕم کاتێک کە تۆ مناڵ بووی هەر لەبەر ئەم هەیوانە دانیشت بوون لەو پەنجەرەوە سیرمانە کرد قەلە ڕەشێک بەسەر ئەو دارەوە بەو شێوازە نیشتەوە 33 جار کوڕی خۆم تۆ وتت باوکە ئەمە چییە وتم ڕۆڵە ئەمە قەلە ڕەشە 33 جار تۆ تکرارت کردەوە من جوابم دایتەوە لێت عادز نەبووم ڕۆڵە دەبزانە تۆش لێم عادز مەبە تۆ ئەبەو سۆزەوە دوای ئەوەش تێر یاریم لەگەڵا کردی تێر ماچم کردی ئەبەو شێوازە بە لەگەڵما من پیر بووم حوسڵەم نەماوە شت دووبارە ئەکەمەوە تێناگەم لە بیرم ئەچێ کوڕم بزانە تۆش ئەبێ بەو شێوازە بی لەگەڵ منە دایک و باوکەکان زۆر کات لە کاتی پیریە زۆر شت هەیە لە بیریان ئەچێتەوە بەڵام دیمەنی مناڵی خۆت و پیری ئەوان بێنەرەوە یاد بزانە
هەمیشە بە تۆ ئەڵێن بە زمانێکی تر بە تۆ ئەڵێن ئەیانەوێ بڵێن کوڕی شیرینم کچی شیرینم تووڕەمە بە کاتێک لە شتە نوێەکان ئێمە تێناگەین تۆ کە مناڵ بووی لە شتە نوێەکانی ژیان تێنە ئەگەیشتی کەمە کەمە تێمان گەیانی کوڕی شیرینم وریا بە کاتێکەوە ئێمە نان ئەخۆین پێمان ناخورێت تووڕەمە بە لێمان بە زۆر نانمان پێمەخۆ تۆ کە مناڵ بووی زۆر کات لەسەر سفرە ڕاتە کرد بە هەزار جار ئینجا ئێمە نانێکمان بە تۆ عەتا ئەکرد و پێمان ئەدای کوڕی شیرینم بزانە کاتێک کە خۆمان ناشۆین تۆ عاجز مەبە ئێمە بە هەزار یاریکردن هەتا جارێک وامان ئەکرد لە تۆ کە تۆ خۆت بشۆی کوڕی شیرینم کاتێک کە ڕێ ئەبڕین دەستمان بگرە با نەکەوین کە تۆ مناڵ بووی زۆر کات ئەکەوتی دەستمان ئەگرتی بۆ ئەوی نەکەوی فێری ژیانمان کردی کوڕی شیرینم وریا بە هوشیار بە بزانە ئێمە زۆر نەرم بوون لەگەڵ تۆیان تۆ زۆر نەرم بە لەگەڵ ئێمە کاتێکەوە خۆمان ئەگۆڕین لەوە ئەچێ نەتوانین تۆش مناڵ بووین نەتەتوانی خۆت نەئەگۆڕی ئەبەو شێوازە لەگەڵ ئێمە بجوڵێرەوە کوڕی شیرینم بزانە ئێمە هەر هەمومان خوا جەل جەلالوه ئەمری پێکردوین کە ئەبێ خزمەتکاری دین بین خزمەتکاری دینیش لە خزمەتی دایک و باوکەکانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێک یێتە خزمەتی پێی ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووم جیهاد کەم خۆم ئامادە کردووە ئەفەرمێ ئەحەیٌ والداک دایک و باوکت ماون بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایک و باوک ماون ئەفەرمێ فەفیهما فەجاهد بڕۆ تێکۆشەر بە جیهاد کە لەوانە خزمەتی ئەوان کە جا بزانە لەم ڕۆژانە لە جەریدەیەکە سێرم کرد دایکێک لە مەنتیقەی قەڵاتزە چاوی کوێر لە شوێنێکی چۆڵە دانیشتووە کوڕەکەی فڕی داوە لانەی بێنەوایان و پیرانیش لە خۆی ناگرێت لەبەرەوەی کەس نییە کەفیلیکە ئەم ئافرەتە خەڵکی خێرخوا خزمەتی پێەکە دیقەت بدە بڕۆ تێکۆشان کە لە پێناو پیرەکاندا جیهاد کە بۆ دایک و باوکت کەسێک پێ ناوترێ شۆڕژگێر نیشتیمان پەروەر کە لەگەڵ دایکیا خراپ بێ بە نیشتیمان ئەوترێ دایک کەسێکەوە سۆزی بۆ دایکی نەبێ سۆزیشی بۆ نیشتیمانی نییە پێویستە هەر یەکێک لە ئێمە زۆر بە نەرمی زۆر بە خزمەت لەگەڵ دایک و باوکمانە بجوڵێنەوە خزمەتکاری دایک و باوکمان بین ڕەحم و سۆز و بەزەییمان بەرامبەریان هەبێ بجوڵێ بۆیان ئەوانە زۆر خزمەتی ئێمەیان کردووە لە مناڵی پێویستە ئێمەش زۆر خزمەتیان کەین نازی ئێمەیان زۆر هەڵگرتووە ئەبێ نازیان هەڵگرین زۆر کات لە کاتی نیوە شەودا ئەوان زۆر نەرم و حەلیم بوون لەگەڵ ئێمە ئەبێ ئێمەش نەرم و حەلیم بین لەگەڵ ئەوانە ئەبێ بە سۆز بین ئەوان شەو نخونیان کردووە بە دیاری ئێمەوە کاتێکەوە نەخۆشن ئەبێ ئێمە شەو نخونی بە دیاریانەوە بکەین ئێمە خزمەتیان کەین بووکەکان دایکەکان ئەو ئافرەتانەی کەوا پیاوەکانیان دایک و باوکیان پیرە و لە ماڵەکانیانایە با هوشیار بن بزانن ئەو دایک و باوکە ئەم کوڕیان زۆر بە ناڕەحەت بەخێو کردووە گەورە کردووە کە ئێستا بۆتە هاوسەر و دڵسۆزی ئەو خۆشەویستی ئەو با خۆشەویستی بوو ئەو کەسە دەرببڕن کە ئەم کوڕی بە وەلەدا هێناوە کە ئەم کوڕی وردە پەروەردە کردووە گەورە کردووە سۆز و عەتف لەوایە ڕەحم و بەزەیی لەوایە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە کە ڕەحم و سۆز بەرامبەر بە دایک و باوکانمانە بجوڵێن لەگەڵیانە هێواش بین هادئ بین نەرم بین ئیطاعەیان کەین تاوەکو توانی بێتمان ئیطاعەی ڕەب العالەمینمان کردبێ با بزانین بەهەشت لە ژێر پێی دایکەکانایە چۆن یعنی بەهەشتت تۆ بە ژێر پێی دایکت بە ماچکردنی ژێر پێی دایکت دەستگیرە بێ بە خزمەتی دایکت بەهەشت بەدەست ئەهێنی ڕەزامەندی ڕەب العالەمین بەدەست ئەهێنی وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم